میوان و بیسەران لە جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایشی پەیام بە خزمەتی ئەوەی ئایزوو و خۆشەوی شاد دەبمەوە. جارێکی دیکەش میێوانە ڕوحانیەکەمان بەرەو ماڵەکان و دڵەکانمان بەڕێوەیە. ئەو میێوانەی هەر کاتێک دێت بۆ لامان ئیتر ژاوەژاوی دنیا کەم دەبێتەوە، ئیتر دەرگای میهرەبانی و خۆشەویستی دەکرێتەوە، ئیتر دەرگای بەرەکەت دەکرێتەوە. ئەمڕۆ لێرەین نەک تەنیا بۆ ئەوی بڵین بەخێربێی ڕەمەزان، بەڵکو باز لەوە دەکرێت چۆن بە جوانترین شێواز پێشوازی بکەین لە مانجی پیرۆزی قورئان. ئەو مانگەی چرکە بە چرکەی سات بە ساتی پڕە لە خێر و بەرەکەت و مرۆڤی موسڵمان هەوڵ دەدا چرکە بە چرکە پاداش کۆ بکاتەوە بۆ ئەو دنیا تاوەکو بەحەسێتەوە. هەمیشە ئەوانەی لە دەوری قورئان کۆ دەبنەوە کەسانێکی سەرکەوتون هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا. لەم مانگەدا با ماڵەکانمان ڕووناکەینەوە با خوێندنی قورئان و بە گوێگرتن لە وتاری مامۆستایان و بەڕامان لە ئاەتەکانی قورئانی پیرۆز و بە زیکرکردن و بە یادی خوای گەورە. ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان بن. بخير هاتي أي مانجي فر لا درجينو بخير هاتي ميواني مملكتي دو بخير مامۆستا چۆن پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان بکەین؟ ئامادەکاریەکانمان چۆن بێت؟ بسم الله الرحمن الرحيم. دیارە خوای گەورە ئەو عیبادەتەی کە لەسەر مرۆڤ دانایە بە حکمەتی خۆیتی هەرچی ئەو داوا بکاتن ئەو لە ئینسان شارەزاترە کە چ لە بۆ ئینسانی پێویستە. ئەوجا و ئامادەکاریە بەڕاستی زیاتر ئامادەکاری ڕۆحی پێویستە، نەفسی پێویستە. ئامادەکاری مادی ئەمە لە ساڵ 11 بانکە خەریکی ئامادەکاری مادینە. ئەوەل و ئەوێ بەڕاستی کو ڕۆح جەستە پێویستی بە خۆراکە، ڕۆحیش پێویستی بە خۆراک. یعنی هەموو تاوانێک ڕوودەدا، هەموو خراپەک ڕوودەدا، ماڵی حەرام دەخورێ، دەستدرێژی دەکرێت، ستەم دەکرێت. سەبەبەکەی چییە؟ نەفسەکەی تووشی نەخۆشی بووە. نەفسەکەی پێویستی بە خۆراکەشی هەیە، دەرمانەشی هەیە کە چارەسەر نەکرا بەو دەرمانەی. کەواتە کو ئەمە لە نەخۆشیە جەستەیەکانمان خەمی خۆمان دەخۆین، پێویستە لەو نەخۆشیە دەرونیەکانمان دڵ و دەروونمان خەم بخۆین، هەوڵ بدەین خۆمان لە خوای گەورە نێزیک بخینەوە، هەوڵ بدەین واز لە تاوان بیرین، لەسەر تاعەت خۆمان ڕابیرین. ئەو باشترین پێشوازیە کە لە مانجی ڕەمەزان بکرێت. ڕەمەزان چەند بەرەکەتی تێدایە بۆ ئێمە بۆ ئەوەی لە ڕۆی ڕۆحیەوە خۆمان لە بۆ ئامادە بکەین. بێگومان کۆمەڵێک بەرەکەتی تێدایە. جا پێم خۆشە خۆت باسی و بەرەکەتانە بکەین. والله لە هەموو لایەنەکە وچی باسمان کرد بەرەکەتی تێدا لە نەفسی ئینسانی حەز بە دڵفراوانی دەکاتن، حەز بە ڕۆح ئاسوودەیی دەکاتن. ئەوە بەرەکەتی مالیشی هەتا تێدایە. دەبینی ئەو فەقیرە هەژارە ئەو خەڵکێ هەموو زیاتر یارمەتی دەدرێتن، زیاتر ئاوڕی لێ دەدرێتەوە. وچینە بەڕاستی لەبەر مەشغەڵات لەبەر بێ ئاگایی ئینسان جاروێ ئاور لەو خەڵکەی دەوروبەری خۆی لە خزب و کەسی لێک نێزی بوونەوە ئەو ئاوڕێی کە لە ڕەمەزان دەدرێتەوە یانی شتێکی تایبەتە. قەت پێش ڕەمەزانێ ئەو جەوە دروست نابیتن لە بۆ هاریکاری و لایانی بەخشینیش. مامۆستا لە ڕەمەزان بە دیاریکراوی جەنابێت حەزت بە کام دیمەنی ڕەمەزانە؟ بۆ نمونە بەربانگەکەی، تەراویحەکەی، قورئان خوێندن لە مزگەوت، نوێژە بە کۆمەڵەکان، کامەی لە لای تو زۆر تایبەتە؟ واللهی الحەمدلە هەمووی یعنی تایبەتە، بەڵام بە تایبەت و کاتی فتارکردنەوە ئینسان هەز بە دڵخۆشیەکی دەکاتن. دڵخۆشیەکەش ئەوەیە کە ئەتوو سەرکەوتوو بووی لەوەی بەسەر نەفسی خۆ زاڵبی کارێک ئەنجام بدەی کە خوا گەورە پێت خۆشە. وەکو لە فەرمودەکەش هاتیە لیسائمی فەرحەتان، دڵخۆشیەکی تێدایە. و زۆر زای و هەستەی دەکەم دەرێم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ دوو خۆشی لەو هەیە و کەسێکەوە ئەوەیە یەکەشیان لە دنیای کە ڕۆژەکەی دەشتێریتن و یەکەشیان لە قیامەتێ بە بەهەشتە. دەرێم ئەی خودای ئینشاءڵڵا کو لە دنیایە بێ بەشت نەکردیمە لە خۆشیەکەی، لە قیامەتێش بێ بەش نابین لەو خۆشیەی کە پاداشتی لای خوای گەورەیە. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. باش مامۆستا ڕێز. سپاسکەم سلامت مامۆستا. یاخۆ باش بن، سەلامەت بن. چۆن پێشوازی بکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان؟ بسم الله الرحمن الرحيم. پێشچی بەخێر بێن. والله مانجی ڕەمەزانی پیرۆز بەحەقەت میوانەکە لە ساڵی جارێک دێتن، میوانێکی خۆشەویستە، میوانێکی عەزیزە، لای خوای گەورە گەورەیە
و لە قورئانیشدا هەر بە گەورە و بە ستایشەوە باسی کرایە لەبەر هەندێک پێویست وایە ئێمە موسڵمانیش لە کەلمان گەورە بی و وەکو میوانە چی گەورە پێشوازی لێ بکەین و ڕێزی لێ بگرین و چی لە تواناماندا هەیە چی کە پێویستە لە بۆی بکرێ بیکەین هەڵبەتە ئەوەش لە قازانجی خۆمانە و لە دەبیتە زاد و زەخیرە و توێشە لە بۆ قیامەتمان و خڕی دەکەینەوە ئەو ماگەشت هەند کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە و ئینسان هەمڵ مامۆستا ئێستا کە نزیک دەبینەوە لە چرکە ساتی هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان هیچ خۆک هیچ کارێکێ بڵێ ئەوە لە بەخاتی ڕەمەزان وازی لێ دەینم بۆ ئەوی زیاتر ڕۆ بچم لە عیبادەت و خواپەرستی و قورئان خوێندن بەستت وەکو خۆم بەڵێ ینی بۆ نمونە ئێستا من ڕۆژانە لەوانەیە 5 ساعت 4 ساعت موبایل بەکارێنم بڵێم کە مانجی ڕەمەزان هات بەڵێن دەدەم ینی کەمترین کات موبایل بەکاربێنم بۆ ئەوەی زیاتر خەریک بووم بە قورئان خوێندن جاهریەکە و جۆرە سیفاتێکمان تێدا هەیە کە دەزانین بۆ نمونە کاتەکانمان بە فیڕۆ دەدا یان کەمتر قازانجی بۆمان هەیە هەوڵ دەدەین لە ڕەمەزان وازی لێبێنین وڵای وەکو شتێکی دیاری کرا و من شتێکی دیاری کراوم لە هزری خۆمدانە نایە بەڕاستی بەس لۆ من ئەوتو باسی مۆبایلت کرد بە شێوەیەکی گشتی باز دەکەم یعنی پێویستە یعنی هەم تاکێکی موسڵمان کە دەگاتە مانجی ڕەمەزان ئەو شتانەی کە کاتی لێدەکوژی پێویستە کەمیان بکاتەوە ئەو شتانەی کە سوودی پێدەگەینێ ئەو شتانە زیاتر بکات مەسەڵەن مانجی ڕەمەزان مانجی ئەوەیە کە لۆ نمونە تەڕاویح بکەیت ناکرێت و بە ڕۆژی بی بەڕاستی فتار بکەی و دوای تەڕاویح نەکەی یعنی ئەم بەڕای خۆمم بخۆم زۆر جار دەرێم ئەگەر مانجی ڕەمەزان ئەگەر تەڕاویحی لەگەڵ نەبوو یعنی ئەو کەسە ستام و چێژێک لە مانجی ڕەمەزان دەبینیتە هەوڵ دەدەی لە ڕەمەزان چەند ختم بکەی وەڵاهی هەوڵدان بە جوێرەی کات و بە جوێرەی ڕەخسانە ئەوەندەی پێمان بکرێ خوای گەورە قسمەتکە دەستت خۆش بیتن جا پێمان خۆشە جنابەت دەنگەی خۆشت هەیە کۆپلەکمان لەسەر هاتنی مانجی ڕەمەزان پێشکەش بکەی و پێشکەش بە بینەرانی ئازیز و خۆشەویستیشی بکەین ومانجی ڕەمەزانە مانجی خێر و ئیحسانە مانجی تۆ بەکردن و یارمەتی هەژارانە مانجی تۆ بەکردن و یارمەتی هەژارانە کێلێ خۆشببوونی دەوێ ئارەزووی لە ڕەیانە ئارەزووی لە ڕەیانە بەخوا پەرستی بکە ئەوە مانجی قورئانە بەخوا پەرستی بکە ئەوە مانجی قورئانە یاخوا میشە دەنگت ساغ و سەلامەت بی خوای گەورە پاداشت خێر داتەوە بخير هاتي ميواني مملكتي بو اسماني رشتاري ظلمتي اشرار هاتي بخيراتي السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باش مامۆستا بەڕێز زۆر سپاس دەکەم یاخۆ باش بن سەلامەت بی چۆن پێشوازی بکەین لە مانجی ڕەمەزان مانجی قورئان کە و مانگەش پڕ خێر و بەرەکەتە مانجی ڕەمەزان طبعا پێشی بخێراتتان نەکەین مانجی ڕەمەزان کە بەرنامەکە لەسەر بەخێر هاتنی مانجی ڕەمەزانە طبعا پێشینانی خۆمان سەلەف چەندین مانگ پێشی ڕەمەزان یعنی فکریان لەوەی کردیتەوە خوان ئامادە کردی لە بۆ ڕەمەزان دوعایان کردی اللهم بەلیغنا ڕەمەضان فەگەر ئەمە تەماشا بکەین کەسێک میوانەشی عەزیزی بێ مەسەلەن ئێستا قیاسی ئێستا بکەین 10 سەڵاتدارێک بێتە ماڵی چەند ماڵی خۆی ڕێک دێخی و جلو بەرگەچی پۆشتە لە بەردەکا و یعنی هەرچی لە توانایدایە ئەنجامی دەدا لە ئەوەی
پیشان بدا لە ئەو میێوانەی کە ئەمن چەند ئەتوم خۆش دەوێت چەند گرنگی لە لای من وایە نەیبی قەر دەکا نەیبی قەر دەکا وەنیە بەتاکید بە هەمان شێوە تەمەشاک خۆمان بکەین ئەمە تا چەند خۆمان ئاماد دەکەین لە بۆ ئەو میێوان عزیزەی میوانە کە هیچ نەک بارگرانی لەسەرمان نییە بەڵکو هاتیە بارگرانیمان لەسەر لا بدە ئەو گوناه و تاوانەی کە خلالی 11 مانگە ئەمە لەسەر شانی خۆمانی دانایە هاتیە لەسەرمان لا بە ئایا تا چەند ئەتو پێشوازی لەو میوانە دەکەی کەسێک پێشوازی لە میوانەی نەکە دەبی چی ناو لێ بنێن ئەمە وەنیە ئەوە خاسیرە بەڕاستی ڕەمەزانان زیاتر خۆت بە چی سەرقاڵ دەکەی بۆ نمونە هەوڵدایە کاتەکانی خۆ زیاتر لە خزمەتی قورئان بی هەوڵ بدەی ڕابمێنی لایەتەکانی قورئانی پیرۆز بەڵێ وڵڵاهی گەر باسی خۆم بکەم ئەمە بەڕاستی زۆر مقەسرین هەرچی بکەین کەمە کە پرسیارەکەت لە خودی خۆمە ئەم بەڕاستی زۆر مقەسرم یعنی لەوانەیە ئەمنش و زۆر کەس کە جەم لێ بووە بیدایەتی زۆر بە زۆر خۆشەکە و دەچینە نامۆزوعەکە لەوانە لە ڕۆژی یەکەم ئەمە دووسێت جزئی دەخینم نێژە سونەتەکان هەموو دەکەم تەراویحەکەی هەموو دەکەم شەو نێژی دەکەم بەڵام پاشوی دوو ڕۆژی چکە ئەمن لە مێژە نەمکردە ماوەی زۆرە نەمکردی 11 مانگە وازم لە هینەیە بە دوو ڕۆژی ساردەمەوە جا یعنی ئینشاءڵە بەرنامەم وایە هەمووی بێک جار لە خۆم ئەو نەکەمەوە بی زوو سارد نەمەوە داواکارم لە خوای گەورە لە بۆم ئاسان بکاتن کاتەکانی خۆم ئێکوانە الحەمدولله سنتەری حکمەینە بە دەرەجەیەک لە خزمەت قورئاندا سنتەری حکمە زۆر باش مانجی قورئانی شەوەکو خۆ دەزانی ماوەسا چ شتێکی ڕەمەزان چ کاتێکی ڕەمەزانە لە لای تو زۆر تایبەتە یعنی چێژی تایبەتی لێ دەبینی بۆ نمونە بەیانیانە کاتی فتارکردنەوەیە تەراویعە شەو نێژە کامەی لە لای تو زۆر چێژێکی تایبەتی هەیە والله ئوستاز ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ دەرێ لە بۆ ڕۆژەوانی دوو خۆت دڵخۆشی هەیە دڵخۆشی یەکەمیان کاتی کە فتار دەکەیەوە دڵخۆشی دومیش ئەوە لە قیامەتە ئینشاءالله فبەتەکید لەسەر قسەی ڕسول الله صلی الله علیه و سلم کاتی فتارکردنەوە کاتێکی خۆشە سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ماوەسا ڕاست خالي راس يا رب. یاخۆ باش بن چۆن پێشوازی بکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان مانجی قورئان بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. والله ما استبرت چۆن پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان بکەین دیارە مانجی ڕەمەزان بەڕاستی میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستە عادەتەن میوانی ئازیز و خۆشەویستیش دەبی لەو پەڕی تەواوی پێشوازی لێ بکەین چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین دیارە دەبی ئەمە سەرەتا دڵمان خاوێنکەینەوە چۆن دڵمان خاوێنکەینەوە بارەکەڵڵه چۆن دڵ خاوێن ئەکرێتەوە بە تەوبەی ئەنی پێشڕۆی بگەین بەو مانگەی پێویستە تەوبەیەکی نەسوح بکەین لەگەر خوای پەروەردگار خۆمان ئاش بکەینەوە تەوبە شەر لە بۆ ئینسانی تاوانبار نییە خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین ئامەنوا توبوا إلى الله توبة نصوحا ینی باسی ئیمانداری ئەکاتن باسی خوان خواستە کەسانی تاوانبار ناکاتن هەتا ئیمانداریش پێویستێتی لەسەری کەوە تەوبە بکاتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار لە قورئانی باز ئەکاتن ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر لە گوناهی پێش و پاشی هەمووی خۆش بووە ئەو جا ئەبینی کە سەلام ئەداتەوە لە نوێژێ سێ جاران دەری ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله یان ڕۆژان لە حەدیثێک جارە کاتێ 70 جار کاتێ 100 جار ئەستەغفر الله کردێ کەواتە ئەستەغفر الله پێویستە ئەمە چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین بە تەوبە باش نزیک دەبینەوە سات بە سات لە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان چەند دریتو خۆشە کەوا نزیک بووینەوە گەیشتینەوە بەو مانگە پیرۆزە بەو مانگە مبارەکە وڵا ئەو کەسێکەوە لە ناو دڵیە ئەو دەزانیتن کاتێکەوە چاوەڕێی میوانێکی ئازیز دەکاتن زۆری پێخۆشە بێتن لە خزمەتی دانیشیتن چکە مانجی ڕەمەزان مانجی قبولبوونی دوعاکانە مانجی ذیکر و تەراویحە مانجی قورئان خوێندنە یعنی دەبینین دڵەکانمان هەمووی مردووە ڕوحەکانمان گیانی تێدا نەماوە چاوەڕێی ئەو میوانەی دەکەین بە گەورەی خۆی ئاوێک ژیانێک بە ڕوحمان بداتەوە ئەبینی سوبحان الله مانجی ڕەمەزان مزگەوتەکان ئاوەدان ئەبێتەوە سەرسفرەکان زاروێ باوک ڕەنگە بە مانگ
لەگەر منداڵەکانی لەسەر سفرەدا نەنیشیتن بەڵام بەهاتنی ئەم میوانە ئازیزە هەر هەموو باوکان کۆ دەکاتەوە لەسەر سفرەکان هەموو هەرچی لە دەرەیە دوکان و شتی هەیە هەمووی قەپاتی ئەکاتن لەگەر بانجی مەغریبێ لەسەر سفرەی هەموو لەگەر نەوەکان و لەگەر منداڵەکانی کۆبتەوە کەواتە مانجی ڕەمەزان مانجی کۆکردنەوەی خێزانەکانە مانجی زۆر باشە مامۆستا چ شتێکی ڕەمەزان لە لای تو زۆر تایبەتە ینی چێژی تایبەتی لێ دەبینێ یعنی ئەوە لەگەڵ هاتنی ڕەمەزان تۆ میشە بە بیرت دێتەوە بەڕاستی ئەو کاتی ڕەمەزان لۆ تو کاتێکی زۆر زێڕینە زۆر باشە زۆر چێژی لێ دەبینی خۆشیت پێ دەبەخشیتن کام کاتیتی وەڵاهی مامۆستا گیان نوێژی تەراویح بە تایبەتی ئەگەر لە مزگەوتێک بی ئیمامەکی دەنگ خۆش پێش نوێژەکەی بکە قڕەعەتەکەی باش بیتن ینی سبحان الله جەوێک دەرەخسێنیتن ینی دەتباتە دنیایەکی دیکە ینی دەتباتە مەلەکوتی ئاسمان کاتێکەوە ئەبینە ئەو ئیمامە بەو دەنگە خۆشەی و ئەو قڕەعەتە باشەی پێش نێژیلۆکە بەڵام بەداخەوە ئەبینین لەگەر ئەوەی کەوە نوێژی تەراویح بەس لە مانجی ڕەمەڵدانی هەیە ئەو زابینین زۆربەی مزگەوتەکان دەبینین هەر بەس بەڕێکردنە بەڕاستی لە کۆرخۆکردنەوەی ینی دەبینی لە باتی ئەوەی ڕوحەکانمان پێ زیندیکەینەوە وەڵڵاهی جاروێت چینە مزگەوتی هەرماندی بوویماندی هەر پێ دەکرێت غاردەی خێرا بڕۆ ڕکوعی بڕۆ سوجودی هەستەوە و خێرا سەلام دەوە و ینی سبحان الله لە زوروفێکدا دەژین هیچ خەمی ڕوحەکانمان نییە بامە کۆتا پرسیارم بێ ڕەمەزانی منداڵی و لاوید لە بیرە لەگەڵ ئێستا چ جیاوازیشی هەیە وڵاهی نازانم برێم ئێستا چۆنە بەڵام یەک مەشهدی منداڵیم بەبیر دێتن بەبیرمەوە سبحان الله لە مانجی یەک بوویان دوو بوو گچکە بوو دایکم نانی دەکرد ڕەمەضان بوو ئەم ژانی سبحان الله هێشتا مەشهدەکەم هەر لە بیرە دانیشتم لە دیاری ڕۆژەشتی چۆن ئێستا زستانە ئەو وەختیش ئەو هالەوە ینی سبحان الله مەشهدەم هەر لە مێشک چەقیەوە لە بیرم نەکردووە بخيراتي بسحاري برفروا ببوي بهشتواتي بو سراي وشكي بجيان بومان بواشتواتي بسحاري برفروا ببوي بهشتواتي بو سراي وشكي بجيان بومان بواشتواتي أي مانجي صوزي عشقي فوق ساقي كوثري. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. چۆن لە ڕووی ڕوحیەوە خۆمان ئامادە بکەین بۆ پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان؟ بەڵێ بەتەکید ڕەمەزان خەڵات و دیاری خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی و مسلمانان بە تایبەت کە لە گەڵ هاتنی مانجی ڕەمەزان دەبی پێیانەوە دیاربی ئەو خەڵاتی خوای پەروەردگار ئەو میوانەی خوای پەروەردگار چۆن پێشوازی بکەین لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەگەر ئێمە بچینەوە سەر ئەو پەروەردەیەی کە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێغەمبەری خواوە وەریان گرتبوو بەڵێ لە پێش ڕەمەزان ئامادەسازیەکی ڕۆحی و دەرونی و خۆ دوورگرتن لە هەموو جۆرە شتێک کە مەشغوڵیان بکات لە ڕەمەزان تەنانەت دەجێڕنەوە بەشێکی لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ و خوای پەروەردگار لە هاوڵانی بەڕێز ڕازی بێت بەوەی کە ئیش و کار و کەسابەتیان لە پێش ڕەمەزان زیاتر کردی بۆی لە ڕەمەزان پێویستیان بە ئیش و کار نەبی پێویستیان بە کۆشش نەبی خۆیان تەرخان کەن لەگەڵ کۆکردنەوەی غیدای ڕۆحی لە خزمەتی قورئان لە خزمەتی زیاتر وردبوونەوە لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێت. زۆر باش چەند گرینگە مسلمان بە تایبەتی کە مانجی ڕەمەزان دادێ ئیتر خۆی سەرقاڵ نەکا بە کۆمەڵێک بەرنامەی لاوەچی و بە کۆمەڵێک دراما کە سوودێکی ئەو تۆی نییە بۆی بەڵکو زیاتر خەریک بێ بە تێگەیشتن لە قورئانی پیرۆز بەڕامان لە ئاەتەکانی قورئانی پیرۆز بە لەبەرکردنی دوو ئاەت لە قورئانی پیرۆز خۆی کۆبکاتەوە خۆی بکاتە دۆست و هاوڕێی قورئان.
بەڵێ بەتەکید وەلەکم فی ڕەسوولی الله ئوسوەتون حەسەنە ئێمە ئەگەر سەرمەشقی لە پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوا لەسەر بێ بە دروستی و بە تەواوی وەرگرین پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوا لەسەر بێ لە مانگی ڕەمەزان زیاتر لە خزمەتی قورئان بۆ زیاتر ئاعتیکافی کردیە لە مزگەوت مایتەوە کاتەکانی تەرخان کردیە بۆ زیاتر شارەزابوون و تەسکیە و پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگار بۆیە مسلمانانیش دەبێت زیاتر لەو مانگە لە ڕووی زوهد و کۆشش و تەقوا زیاتر خۆیان لەخوا نزیکەنەوە بێدینان هەموو پلان و هەنگاوێکیان لەوەیە کە مسلمانان لەو مانگە سەرقالکەن مەشغوڵکەن لە ڕووی بۆنمونە فیلم و دراماوە یا لە ڕووی کۆمەڵێک بابەتی سیاسیەوە یا بە ئەنواعی کێشە و مشکلەوە مسلمانان سەرقال دەکەن و بە تایبەتی ئێستا لەشکرێکی گەورەی دیکەیان بە مێشک و ناخی مسلماناندا بڵاو کردیە بەوەی کە لە ڕەمەزان زۆرێک پلان و بەرنامەی وایان هەبی خەڵک مەشغوڵکەن خەڵک سەرقالکەن بە کۆمەڵێک شتی بێسەروبەر ئەوە مانجی قورئانە خڵاتی خوای پەروەردگارە مسلمانان دەبی لەو مانگە جیاوازتر و تایبەتتر لە مانگەکانی دیکە لە خەریکی نوێژ و عیبادەت و تەراویح و کۆشی زیاتر بن. زۆر باشە دکتۆر ژیان خۆت زیاتر لە ڕەمەزان چێژ لە کام کاتی وەردەگری یان چێژ لە کام کاتی زیاتر دەبینی بۆ نمونە هەیە تەراویحە قورئان خوێندنە نوێژی بە کۆمەڵە فتارکردنەوەیە. بەڵێ ڕەمەزان پڕێتی لە خەڵات و دیاری خوای پەروەردگار بۆ ئیمانداران ئەو ئاماژەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ فەرموویەتی للصائمی فەرحەتانی بۆ ڕۆژۆوان دوو دڵخۆشی دوو شادومانی هەنا یەکیان ئەوەیە کە لە لای خوای پەروەردگار ئەجر و پاداشتەکە وەردەگری پلە و پاداشتی بە ڕۆژوبوون هێندە گەورەیە و کاتی ڕۆژووکردنەوە بەتاکید ئینسانی ئیماندار لە کاتی فتارکردنەوە هەز دەکا کە خوای پەروەردگار زیاتر لوتف و ڕەحمی هەیە و دوعاکانت جیرا و قبولن و ئەو بێتاقەتی و تینیەتی و برسێتی کە لە پێناو خوای پەروەردگارە ئێستا مۆڵەت و ئیزنت پێ دەدرێت بە فەرمانی خوای پەروەردگار خۆت گرت و بە فەرمانی خوای پەروەردگار ئێستا ئەو کاتە ڕوخسەتت پێ دەدرێت کە خواردن و خۆراک بخۆی و هەموو کاتەکانی ڕەمەزان بەڕاستی تایبەتمەندی تێدا هەیە بەڵام کاتی نوێژ و عیبادەتەکان کاتی تەراویح و لێبوردەیی مسلمانان لەگەڵ یەکتر و لە دوای ڕەمەزانیش کە هەنگاوەکانی ڕەمەزان لە جەژن و مناسبە و خۆشی و لێبوردەیی نزیک دەکاتەوە هەمووی پەیوەستن بەوەی کە هەمیشە مسلمان چاوی لە لێبوردەیی و میهرەبانی خوای پەروەردگارە. چەند دڵخۆشی وا گەیشتینەوە بە مانجی پیرۆزی ڕەمەزان. سپاس و ستایش بەخوای پەروەردگار درود و سەڵات و سەلام لەسەر جانی پاکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. وڵاتجا لە ساڵی 2015 سەفەری حەزم کرد پێشەوەی داخلی شاری مەککە بین کە لە مەدینەوە ڕێکەوت بین کەسێک هاتە ناو پەسەکە گوتی دڵخۆشی خۆتم لەوە بۆ دەربڕە گوتم وەڵا دڵخۆشی لای من ئەوڕۆ فەیزانی کردیە ئەرێ وەڵا تێیدا نقم بووینە الحەمدوللا دڵمان خۆشە کە لە مانجی پیرۆزی ڕەمەزان نزیک دەبینەوە و خۆمان ئامادە کردووە و دڵ و دەروونمان ئامادە کردووە و جەستەشمان ئامادە کردووە خوای پەروەردگار یارمەتیمان بداتن ئینشاءڵڵا بە جوانترین و بە باشترین شێوە لە خزمەتیدا دەبین و سوودی دنیا و ئاخرەتی لێ دەبین ئینشاءڵڵا. زۆر باش مامسەکوتت لە ڕووی دڵ و دەروونەوە زۆر باش ئامادەم بابزانم چۆن یانی لە ڕووی دەروونەوە لە ڕووی ڕوحی و ئامادەی مامۆستای بەڕێز گومانی تێدانە ڕۆژوو بە ڕۆژووبوون لە مانجی ڕەمەزان فەرمانی خوای پەروەردگارە بەڵام بەتەنها لەو مانگەدا نییە. ئێستا ئێمە کاتێک کە قورئان دەخوێنینەوە بەتایبەتی لەو بابەتی مانجی ڕەمەزان کە خوای پەروەردگار دەفەرمی شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس. ئەگەر دوو بەرگە بگەڕینەوە دواتر دووشە دەبێ بڵین القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. قورئان بۆ خۆی ڕێنیشاندەرە قورئان بۆ خۆی ڕێنمونی کارە کاتی ئێمە لە 11 مانگەکەی تر بینمان باشە گەڵ قورئان بە تەئکید لە مانجی ڕەمەزان باشتر لە ڕووی دەرونیەوە بەهێز دەبین و خۆ زیاتر ئامادە دەکەین چونکە 11 مانکە ئێمە وەکو ئەهلی قورئان خوای پەروەردگار بە ئەهلی قورئان قبولمانکە لە 11 مانگەکە ئێمە بینمان زۆر باشە لەگەڵ قورئان و کاتێک کە قورئان ڕێنمونی کار بێ تۆ کە خەریکی قورئان بووی لە مانجی ڕەمەزان لە هەموو شتەکانتر بە دوور دەکەوی مامۆستاجی. ڕوحی ئێمە تینوو نییە بۆ مانگە چۆن زۆریش تینوە تایبەتە ئەو کەسانەی تۆزێک لەگەڵ قورئان نێوانیان خراپە مامۆستا ئەو کەسانی کە نێوانیان لەگەڵ قورئان باشە خۆیان لە بۆ تەماع و حەزی زیاتر ئامادە دەکەن لە مانجی ڕەمەزان.
کام کاتی ڕەمەزان لە لای تو زۆر تایبەتە زۆر چێشی لێ دەبینی والله مامۆستاجیان خۆی پەروەردگار لێمان قبول کە ئێمە ینی حەسەب توانای خۆمان لە یەکەم ڕۆژەوە دوای نوێژی بەیانی لای کەم 20 ڕۆژەکەی یەکەم دوای نوێژی بەیانی ناچینەوە لە مزگەوتەکە لە ئێمە دەمێنینەوە و ئیدی قورئان دەخوێنن و زیکرەکانی دوای نوێژ و زیکرەکانی بەیانیان وانە دەخوێن و دوای شتێ شەنگاوکە دەکەین دەڕۆینەوە سوێند بەخوا دەڕۆینەوە تۆزێک دەخەوین دوای ئیش و کارمان هەیە دەڕۆین و ئیش و کار بەڵام لە خەڵکی تر زۆر بەتوانەوە ینی تاقەمان زۆرە حقیقەتەن ئەو لای جەنابتان باسی کەم دەنا باسم نەکردووە بەڵام ئەو بەرنمەیە کە دامان نایە بەرنامەمان هەیە کە باسم پێک لە ڕووی دەرین و خۆمان ئامادە کردووە ئیدی خەو جارێ بڕۆ ئەو مانگەی خەو بڕۆ دەخەوین کەگە نەخەوین ناتوانین بەڵام بەرنامە لە بە خەویشمان دادەنین هەم لە سەرەتای شەو لە دوای تەراویح و ئەوانە هەم لە دوای نوێژی بەیانی کەمێک دەخەوێن و دوای نوێژی چێشتەنگە و ئەوانە یعنی با ساعتێک بێ سا لەبەر ئیش و کارمان ساعت 8 عادەتی هەمووی دەست پێ دەکاتن دەچینە سەر ئیش و کاریشمان بەڵام وەڵڵاهی زۆر بە تااقەتی چەند هەوڵ دەدەن مامۆستا یعنی ئەو قورئان خوێندنە ئەو خەریک بوونە لەگەڵ قورئان بە تایبەتی لە ڕەمەزان ڕنگ بداتەوە لە ژیانتان لە هەڵسوکەوتان لە قسەتان لە مامەڵەتان لەگەڵ خەڵکی والله بەدڵنیای مامۆستاجیان لەو 11 مانگە ئێمە وەکو با بڵێن کە باسم کرد کە لە ناو دەرس و دیڕاساتی قورئانین الحەمدولله لە کۆی ڕۆژەکان هەوڵمان داوە بەڵام لە مانجی ڕەمەزان زیاتر و زۆرتر دڵەکان بخوایان نەرم دەبن مادام شەیاطینەکان کۆت و بەند دەکرێن بە تاکید دڵەکان نەرمتر دەبن وەکو مامۆستانیش ئێستا باسییان کرد بەڵام ئێمە ڕۆژانە و بێزگە لە مانجی ڕەمەزانیش هەوڵمان داوە خوای پەروەردگار یارمەتی دەرمان بی زیاتر و زۆرتر بتوانین قورئان لە ژیانی ڕۆژانەماندا بەرجەستە بکەین و ببینە قورئانێک وەکو دایکمان عایشە دەفەرمی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کانە قورئان یەمشی بین الناس دەستی خەڵکی دەگرین خەڵکێک گومانی خراپ خەریکە ئامادەی کردو ئێمە ئاگاداری دەکەینەوە کەوا نابێ ئەو گومانە بەپێی ئاەتی قورئان و خەڵکێک دەیەوێتن غیبەتێک بابەتی غیبەتێک بێنێتە گۆڕ ئێمە پێی دەڵێن دایخە بۆ ئەوەی ئەویش سودمەم بێ و ئێمەش خێرمان بگاتەیەکەوە خەڵکێکین بەپێی ئاەتەکانی قورئان هەڵسوکەوت دەگەین و ئەو پەیامە دەگەین بە خەڵکی دەوروبەری خۆمان زۆر باشە پرسیارێکی زۆر تایبەتم هەیە کاتێکی ڕەمەزان بە دیاریکراوی ئەگە بە ڕاشکاوانە پێم بڵێ جەنابێت لەو کاتانەدا نی فرمێسک لە چاوت هاتۆتە خوار ئیتر چێ بەڕابردووی ژیانی خۆت بی چ خۆشەویستی بی لە بۆ خۆی گەورە بە هەر هۆکارێک چ کاتێکی ڕەمەزان هەبوو مامۆستا لە ڕەمەزانەکانی ڕابردوو گریابی وڵڵاهی مامۆستاجیان کاتەکان چونکە مانجی ڕەحمەتە کاتەکان زۆرن دوای نوێژی بەیانیان لەبەرەوەی خەڵکت لێ دەبینی دەنا ئەوەی تێیدا فکر دەکەیەوە زۆر تایبەتە بەڵام لە شەوانی قەدر و تایبەتتریش لە شەوانی لە هەموو ڕۆژەکان پێش بانک پێشی بانک بەڵێ وڵاماست هەروەکو پێغەمبەری صلی الله علیه و سلم دەفەرمی لەو کاتەدا ئینسان زۆر ماندووە زۆر شەکەتە تینووی برسی ئیدی دەزانی لەبەر خاتری ذاتی ئەڵڵا تو ئەو ماندیبوونە دەکەی لەبەر هەندێک ئەو کاتانە بەڕاستی کاتێک ئەگەر بۆ 2 دقەش بێ مامۆستا لە بۆ 2 دقە بێ کاتێک خۆتێک لای دەکەی و دەستەکان بەرز دەکەیەوە بەڕاستی هەست دەکەی ینی خوای پەروەردگار ئاگای لێتە و وەڵامی داوایەکان دەداتەوە و گەورەترین داواشمان ممکن بی داوای دنیایشمان هەبی بەڵام لێ خۆشبوونەکە لە سەری هەمووانە بخيراتي مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 السلام عليكم جناب مامۆستا ئەحواڵتان باشن ساغ سلامەتن ئینشاءالله کوونانگۆ یاخۆ باش تەندروستیتان یا ڕەبی زۆر باشین بێ بەڵین چەندرت خۆشە وا دەگەینەوە مانجی پیرۆزی ڕەمەزان بەو خودایی ئەثەرێک هەیە دەڵێ پێغمبەر دەفەرمێ عەزەوجل ئەگەر بزان مانجی ڕەمەزانێ بەرەکەتی چەند زۆرە تەمەنا دەکەن هەر 11 گەشە ڕەمەزانبی واللهی بەس بزانین ئەو پاداشتە و ئەو ڕەحمەتە و ئەو بەرەکەتەی خوال و مەینوسیا والله بلاوت اللهی تەمەنا دەکەین یەک ڕۆژ لە ژیانمان دەبێ ڕەمەزان نەبی ڕەمەزان یوسف عەلەیهی سەلام مانگەکان کەش برایەکان یوسفینە
مانگەکانی تکە تاوانمان پێ دەکری و بەهۆی تووشی تاوان دەبین بەهۆی ئەو واقعی کە هەیە بەڵام ڕەمەزان چامان دەکاتەوە ڕەمەزان تۆبەمان پێ دەکات ڕەمەزان عەفومان دەکات لە مانگەکانی تکە چۆن یوسف برایەکانی عەفو کردوای ئەو هەموو ساڵی جا ئینشاءالله خوای پەروەردگار ئەو ئیرادە و ئەو هیمەتەمان بداتێ ببینە پیاوی ڕەمەزانێ و ئینشاءالله و بە ئەو ڕەحمەتی بکەوین کە خوای گەورە لەو مەیدانە بە ئیزنی خۆی ئینشاءالله. مامۆستا ئێمە لە ڕەمەزان چۆن کاتەکان بکەینە فرسەت بۆ خۆمان چرکە بە چرکەی بەشتی لاوەچی و سەرخاڵ نەبین بۆ خودای جابا پێت بە برای خۆ بێن بە هەموو مسلمانانیش دەڵێم هەر کەسێک لە مانجی ڕەمەزانێ فەرقی نەبوو دەگە ڕۆژەکانی تکە با دەستان لە خۆ بشواتەوە فاتحەکی لەسەر خۆ بخێنی مردی حیسابە لەبەر ئەوەی ڕەمەزان دەبی ئەتوو بگۆڕتەوە گۆڕانکاریت لەسەر دروستکە چونکە خۆی لە خۆیدا مانجی ڕەمەزان مانجی گۆڕانکاریە گۆڕانکاری لە کەون دروست دەبی کەون ئەهلی ئاسمانێ دەگە ئەهلی زەوی تێکەڵەبی ئەو دڵی تو نەگۆڕێ خراپەی نەگۆڕتەوە بە چاکەی کاتەکانی خۆت تەنزیم نەکەی ڕێک نەکەی تەرتیباتێکی جوان دروست نەکەی جەوەکی ئیمانی لە مارە دروست نەکەی خۆت هەر نەفەری پێش ڕەمەزانێبی والله کە ئەنەما دروست بەستانە هاتی مامۆستا باسی جەوی ئیمانیت کرد دروستکردن لە ماڵەوە چەند گرینگە بە تایبەتی هاوسەران لەگەڵ یەکتری بەڕەحم بن بە سۆز بن نەرمونیان بن تەبابن لەگەڵ یەکێک لە هەرە گۆڕانکاری گرینکان ئەوێ ئینسان بگۆڕێ دەگە مارێ دەگە منداڵەکانی دەگە خێزانی دەگەر کچەکانی و دەگە کوڕەکانی و یعنی پێشتر باوەشی دەگەکردبن باوەشی ڕەحمەت ئێستا باوەشەکان زیاتر کە پێشتر ئەگەر نەرمونیان با نەرمونیان توی ئەگەر پێشتر بێ سەروبەریەکی هەیە با ئەو بێسوبەریانە چاکاتەوە ئەلموهیم دەبی جەوێکی وا دروستکەی لە ماڵێ ئەوانیش هەز بکەن فێر ببن ئەو سەقافەتێک لەوانش دروست بی ئۆی لە بەمانجی ڕەمەزانێ با بوداکەم ئەوهان لێ هاتیە منداڵەکانی جەبتە پەروەردەیەکی داوەکی سامت هەیە چونکە تو بەبێ ئەوەی بە منداڵەکانت بڵێ باش بن بەهۆی ئەو تەسەڕوفاتە جوانی لە مانجی ڕەمەزانی دروست کردیا ئەو مەحەبەت و خۆشەویستی و زەردەخەنە و قسە شرینانە ئەوانیش وە دەکەن فێرە بن لە بۆی لە داهاتوو بزان ئەو مانگە تایبەتە جیاوازە دەگە مانگەکانی دی بۆیە بێگومان پێویستە ئینسان گۆڕانکاری دروستکە زۆر باش ئەوانەی کە خوێندەواریان نییە نازانە قورئان بخوێنن چی بکەن والله خۆشەویستی خوا عەلەیهی سەلام حەلەکی زۆر باشی لێ داناینە یەکەمیش ئەفەرمی هەر کەسێک سێ قول هو الله ئەحەدان بخینی بە ختمەتی حیسابە ئێوان پاداشتی ئێوان ئەجریان زۆرترە لە ئەمەدان دەژین کاتێکی زۆر دەتا خدمەکە یەکەین ئەوان بە دقەچی ختمێ خۆ دەکەن ئەوە یەک دوو ئێستا ئالەتی ختمی پەیدا بوون مەسەڵەن قورئانی قەڵەمە هەیە ئەو قورئانی قەڵەمیان ئەو یوتیوب و ئەو سوشیال میدیا چ لێ دەدەی چیهان قورئانت پێ خۆشە چیهان سەوتت پێ خۆشە لە خۆدانێ سوبحان الله لە چێن دەریشت ڕاگرت سبەینێ بڕۆ پێکوە لەوێ دەست پێ دەکات و چونکە بەرنامەکە وایە لەوێ ڕادەوەستی جێت و ڕاگرتیا بێگومان ئەوانیش پێویستە گوێ لە خۆ چونکە حەدیثەکەی والله ئەعلم ئەفەرمێ السامع كالقارئ ئەوەی کە گوێ لە قورئانی ڕاگری وەکو ئەو وایە کە ئەخوێنێ لە پاداشتەکەی ئینشاءالله زۆر باشە کاتێکی ڕەمەزان لە لای تو چێژی تایبەتی هەیە شەوەکانی خۆشترە لە ڕۆژەکانی بەمن بە تایبەت لە لێت قەدرەکان ئەو لە شەوەی ئەخیری تام و توێژێکی تایبەتی تری هەیە بەمن ینی ئەوەکە زۆر باش مامۆستا پرسیارێکی دیکەم هەیە تایبەتەوە کۆتا پرسیار بێ مامۆستا چ کاتێک لە ڕەمەزان زۆر کاریگەری هەیە لەسەرێت وە دەکا فەرمیێسک لە چاوت بێتە خوار والله شەوی ئەخیری شەوی تەکبیرات زۆر کاریگەری لێ کردیمە زۆر زار ینی هەستم کردیا ینی هەستم کردیا شتەکەم بزر کرد شتەکەم لە دەستدا نەفەرێکم لێ مرد خۆشەویستەکەم لێ دوورکەوە شەوی تەکبیری جێژنی ڕەمەزان ناخۆشترین ڕۆژە لەکنە من هەرچەندە خۆشە لەکو ئەوی ڕوحانی لە ڕووی ڕۆحیەتەوە هەست بە ئاسودەیەکی خۆشەکەم بەڵام هەست دەکەم چ ئەزیزەک و گەوهەرێکیشمان لێ دوورکەوە هەتا 11 مانجی دیکە داخوان ئەیگەینەیان ناخوا ڕەحمان پێ بکە یا ڕەبی چۆن پێشوازی بکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان پێویستە لەسەر هەموو مسلمانەکان بتوانن مەسەڵەن عیبادەتی خوای گەورە بکەن لەو مانگە پیرۆزەدا چونکە ئەمە فرسەتێکە دێتە بەردەم مسلمانان کە بتوانن تێدا عیبادەتی خودای گەورە بکەن و خۆیان خەریک بکەن بە خوێندنەوەی قورئانی پیرۆز و بەردەوامبوون لەسەر زیکرەکان و سنەدەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باش ڕەمەزان چرکە بە چرکەی دەرفەتە بۆ ئێمە چەند گرینگە خۆمان سەرخاڵ نەکەین بەشتی لاوەچی طبیعی زۆر گرینگە کە خۆمان سەرقال نەکەین بەشتی لاوەکچی وەکو سۆشیال میدیا بەکارهێنان یاخود چوونە دەرەوەی بێهودا تەنها بۆ کاری پێویست بچینە دەرەوە زیاتر لە ماڵەوە بمێنێنەوە یاخود بچینە مزگەوت و خەریکی عیبادەتی خودای گەورە بین پلانت دانا و ڕەمەزانە زۆر سەرقاڵبی بە قورئان خوێندن ئین شاء الله تعالی پلانم داناوە بتوانم لەو مانگەدا دوو ختمی قورئانی پیرۆز بکەم و خۆم خەریک بکەم بە خوێندنەوەی تەفسیری قورئانی پیرۆز زۆر باشە هەوڵ دەدەی لە ڕەمەزان دەستی گەنجان بگری بیاهێنی بۆ مزگەوت ئین شاء الله لە کاری بانگخوازیش بەردەوام دەبم و هەوڵ دەدەم بەرنامە ڕێژێک بکەم لە سۆشیال میدیا و گەنجان هۆشیار بکەمەوە کە خۆیان خەریک بکەن بە عیبادەتی خودای گەورە چ کاتێکی ڕەمەزان لە لای تو چێژی تایبەتی هەیە کاتی شەو نوێژکردن و تەراویح خەڵوەت گەهی تەوبەکارە
ڕەمەزان تەنیا گۆڕینی کاتی ژەمەکانی ناو خواردن نییە، بەڵکو نوێکردنەوەی پەیمانی نێوان خۆمان و خودای گەورەیە، دەرفەتێکە بۆ ئەوەی دەروونمان لەگەڵ چواردەورمان ئاش بکەینەوە. ڕەمەزان دەرفەتە بۆ ئەوەی ئێمە توێش و کۆ بکەینەوە بۆ قیامەتمان. سات بە ساتی ڕەمەزان، چرکە بە چرکەی ڕەمەزان ئێمە پێویستە لە هەوڵدا بین بۆ ئەوەی خێر و چاکە بکەین. ئەگەر پارەمان هەیە یارمەتی هەژاران بدەین، سەیری دراوسێکانمان بکەین لە گەڕەکەکەی خۆمان، چێ هەژارە، چێ نەدارە، چێ پێویستی پێیەتی، با دەستی یارمەتی بۆ درێژ بکەین. لە ڕەمەزاندا با هەوڵ بدەین ئەگەر لە توانامان دەیەوە عومڕەمان نەکردووە با بچین عومڕەیەک بکەین، چونکە بەڕاستی کاتێکی زێڕینە. لە ڕەمەزاناندا با هەوڵ بدەین تەراویح بکەین، نوێژەکانمان بە کۆمەڵ بێ لە مزگەوت، با ئەو قورئانەی کە دەیخوێنین لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە، بە تایبەتی لە ڕەمەزانە. بە هەوڵ دەین کەسێکی ئارامگر و لەسەر خۆ بین، نەرمونیان بین، قسەمان ڕێق نەبێ، با هەوڵ بدەین نمونەیەکی جوان نیشانی دەوروبەرمان بدەین. هیوادارم هەمیشە لە خۆشی و شادی و بەختەوەریدا بن و مانگەکەتان مانجی پڕخێر و بەرەکەت بێ و تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.